ام کۆپلە گۆرانی ئاراستاروانی پێشکەشە بە خاتو لەیلا کاتیری ژمارە 27 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سێ ئیشەڵا سەرکەوتنەکەشی ئەپلەی خۆشتری بۆگەین و دا لە سەرجەم دۆستان و هاوڕێیان و لایەنگران و بینەرانی ئاراستاروانیەکەم ئەوانەی لە سنووری بازنەی سێن لەگەڵ برا پێشمەرگە عەسکەریەکان و پۆلیس و سەربازەکانی ئەم وڵاتە کادیری ژمارە 27 لە بازنەی سێ خاتو لەیلا لەبیر نەکەن. دایکۆ باوکی شەیدان کەمیان لە دڵ نەماوە دایکۆ باوکی شەیدان کەمیان لە دڵ نەماوە کادیری 27مان لە بازنەی سێ نەسراوە کادیری 27مان لە بازنەی سێ نەسراوە هەی دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە ئێمە هەموو دەنگ دەدەین بەو کەسەی قابیلمانە ئێمە هەموو دەنگ دەدەین ئەو کادیرەی خۆمانە سڵاو لە ناوچەی هەڵات و لە ڕێکخراوی کەیراوەی بەرز و بەڕێز هەی دایک و باوکی شەیدان کەمیان لە دڵ نەماوە دایک و باوکی شەیدانە کەمیان لە دڵ نەماوە کادیری 27مان لە بازنەی سێ نەسراوە ئەویش خاتو لەیلایە دەنگی بەڵێمان پێداوە ئەویش خاتو لەیلایە دەنگی بەڵێمان پێداوە هەی دەنگدانە دەنگدانە دەنگدانی گێرەقمانە دەنگدانە دەنگدانە دەنگدانی بازنەی سێمانە ئێمە هەموو دەنگ دەدەین بەو کادیرەی خۆمانە ئێمە هەموو دەنگ دەدەین بە 27 خۆمانە سڵاو لە کادیری ژمارەی 27 کادیری ئاوەدانی کادیری لیستەکەی سەرۆک بەرزانی خەباتی پێشمەرگەیە ئێمە پێوەی دەناسینە خەباتی پێشمەرگەیە ئێمە پێوەی دەناسینە سەرۆکمان بەرزانیە بۆ کورد بۆتە شاناسی سەرۆکمان کاک مەسعوودە بۆ کورد بۆتە شاناسی بە کادیری 27 پێی دەڵێن هەڵۆ باسین بە کادیری 27 پێی دەڵێن هەڵۆ باسین هەی دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە بۆ کادیری 27 کادیرەکەی خۆمانە وا لە بازنەی سێیە کادیری کوردستانە پەرلەمانی ئێراقمانە سۆڵە لە ڕێکخراوی کەیراوەی خۆشەویست چاوەکانی کاکە ئەحمەد شیوەی خۆشەویست ماچەکە ئەشنایە بە جەماوەرم داڵێمە ئەوەی دۆست و ئەشنایە چەکان لە بۆمە خوشکەنە کوڕەکان بۆمان برایە ئەوانەی لە بەزنەی سێ دەنگی بەڵێیان لێدایە کادیری ژمارە 27 ئەو کادیرە تەنیایە لەسەر لیستی پارتیمان دەنگی بەڵێم لێدایە لەسەر لیستی بەرزانی دەنگی بەڵێم لێدایە هەی دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە دەنگدانە دەنگدانە دەنگدانی ئێراقمانە کادیری ژمارە 27 کادیرەکەی خۆمانە لەسەر لیستی بەرزانی دەنگی پێدەدەینیانە پێشکەشە بە ناوچەی قەڵاتی خۆشەویست و سەرجەم ئەوانەی لایەنگی ئاراستاروانی لەسەر داواکاری کاکە ئەحمەدە گۆرانی بەرزانی بەرپرسی ڕێکخراوی کەیراوە بە ئەویشی لەگەڵا بێت چاوی ئاراستاروانیە بەرزانی بەرزانی تۆ باوکی هەموویانی بەرزانی بەرزانی
أزاني صلالة كاليغاني بارتي يستاوي لميداني الشمالي بيستحوذ لباصني السيئة وتانية كاتي على كردستان قاسي برسي كردوا كاتي على كردستان قاسي برسي كردوا دايما دستي برساني يشو بيرناتش ادوا يساج بدستي كاكا برسا دقاش ادوا يساج بدستي كاكا برسا دقاش ادوا برزاني برزاني تو باوكي همو يعني برزاني برزاني تو باوكي همو يعني قرقاق مسؤول ابويا شريف دمي الزاني قال برزاني نبويا جبرنماني ازاني شيا لا يساي ازاني شيا دولتي كردي زاني مسعود رابرا ياش مرقالة سنقرا أفضل مسعود رابرا بداي ما كامي كردي كاكا شياني سلابرا بداي ما داي كامي كردي كاكا شياني سلابرا برزاني برزاني تو باوكي هم يعني برزاني برزاني تو باوكي هم يعني كاك مسعود نبويا شي عمرو شي أزاني كار برزاني نبويا شي شرعتي أزاني شي أساسي أزاني شي دولتي أزاني برلماني أزاني صلالة كاديري شمارة بالصحون لسر ليستي باصني السيمان بارتي ديمقراطي كردستان شاري هولير مشاري قلاه منارا خلقي شاري هولير مشاري قلاه منارا اواني باصني سيا همو يسبا سالارا تقرا دنجي خوامان قبل بمشارا تقرا دنجي خوامان قبل آل مشارا كاديري شمارة بسحوت كاديري كينا ودارا ليا سايقوا وقردوا بمال الشيك بيارا بمال الشيك بيارا برزاني برزاني تو باوكي همو يعني برزاني برزاني تو باوكي هم يعني قرقاق مسعود ابويا شي عمرو شي ازاني كان دولتي اهاني شي اساس شرعي ازاني كشكا شبا كاديري شماري بالصحوتي بارتي ديمقراطي كردستان كاديري باصني سي سرجم هبالانو لانجراني بارتي ديمقراطي كردستان اواني لستوري ناو شقلاتن اواني للرخلاوي تيران شاوي ارشتاروانين زۆرتان قورعان خۆشەوە گۆتایی ببینین پێشکەشی ئەو کادیرە بەڕێزەگەر خاتو لەیلا خوشکی گەورەی هەمومان